بینیوتە کاتێک مرۆڤ لە شەڕدا تۆپ دەتەقێنێت چی دەکات؟ گوێزکەکانی خۆی دەگرێت بۆ ئەوەی گوێزکەکانی ئازار نەبینێ. مرۆڤ مەخلوقێکی چەند نالەبارە، بیر لەوە ناکاتەوە کە ئەو تۆپەی دەیتەقێنێت ڕوحی چەند کەسی دیکەی وەکو ئەو لە ناو دەبات. بیر لەوە ناکاتەوە شەڕ وێرانکاری بەجێ دەهێڵێت، منداڵ بێ باوک دەکات، خێزان لەت و پەت دەکات و وێرانی دەکات، سروشت بە یەکجاری تێک دەدات. مرۆڤ کاتێک کە شەڕ دەکات لە پێناوی مانەوەی خۆی بێت یاخود هەر هۆکارێکی تری هەبێت، بەڵام بیر لەوە ناکاتەوە پاشماوەی جەنگەکە چی لە وڵاتە دەکات، خێزانەکان چۆن لەت و پەت و کرد دەکات. مرۆڤ زۆر جار غەریزەیەکی شەڕانگێزی تێیدایە، پێی دەڵێن مرۆڤێکی شەڕانگێز، هەمیشە حەزی بە شەڕە، بەڵام کەسانێکیش هەن کەسانی میان ڕەویان پێدەگوترێت هەمیشە دژی شەڕن. سڵاوتان لێبێت خۆشەویستان، پرۆگرامی ئەم جارەمان جیاوازتر لە پرۆگرامەکانی تر باس لە جەنگ دەکەین. دەپرسین مرۆڤ لە پێناوی چیدا شەڕ دەکات؟ شەڕ چی بەجێ دەهێڵێت لە دوای خۆی؟ لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین، لەگەڵمان بوو. نأرى جنگ نأرى جنگ نابۆ شەڕ لا للحرب نابۆ شەڕ بژی ئاشتی بژی ئاشتی بژی ئاشتی بەڵێ بۆ ئاشتی بۆ پێکەوە ژیان بۆ ژیان گوزەرانی خۆش. ئەو کەسانی کە جێ لە مۆسیقا ڕدەگرن هەرگیز قەت شەڕ ناکەن. وەڵام درێن بۆ شەڕ ئەگەر پێویستی کرد بەسە باوازە شەڕ بینی ئەوەی بە شەڕ دەکرێت بە گفتوگۆش دەکرێت. ئینسان بیر لەوە ناکاتەوە شەڕ کارە ساتە، شەڕ ماڵوێرانیە، شەڕ کارە سات هەموو هاتەکە. بزانە ئەمە کوردستانمە بیری دێت چمامە سەرات لە شەڕەکە ئەوە عێراق سەدام حوسێن چی کرد کە لە کوێتی گرت بەخۆی بای ماڵوێرانی نەبوو، هەر شەڕ عالەمەکە ئێستا باجەکەی دەداتن وێنە. ئێستا کوردستان ئێستا ئەمە لە خوای بەزیادوی لە کوردستان ئێستا زمان باشە، وڵاتەکەمان باشە. پاشماوەی جەنگ هەتا ئێستا ینی کاریگەری هەبوو لەسەر تاچی ئەم کۆمەلگایەوە. شەڕی ناخۆ تا کاورگا کە ئەوەی نەبوو لەسەر کوردستانە تاکەینێ بیر نایە هەرچە وڵاتەکەمان وێران بوو شەڕی ناخۆ بۆ عالم برسێتی قات و قڕی زوریف وەنیە. شەڕ ماڵوێرانیە، شەڕ کارە ساتە، دەبێت دوو بنەمارە بە شەڕ دێن توش کارە سات دەبن دوو بنەمارە دوو عایلە وێنە. ئەوانەی کە بە شەڕ دێن و شەڕ دەکەن بیر لەوە ناکەنەوە کە خۆشەویستی دەکوژن کە عەشق دەکوژن. دکتاتۆرەکانەوە دەکەن، دکتاتۆرەکان ئێستاەوە ڕوسیەوەی دکتاتۆرەوە کابرا وەرسە خاک وڵاتی خۆی وا داگیری دەکا وا غەدرێ دەکاتن وا دەژێت دەبێت سەرڕچێمی من ببیا عایدی من وەنیە لۆ کابرێەوە غەدر دەکەس خاک و نیشتیمانی خۆت وڵاتی خۆت غەدر دەکەی. چی بۆ کەسانە دەڵێی کە هەمیشە ئینسانی شەڕانگێزن؟ وڵی ما ئەوە خراپە ئەو ئینسانە دکتاتۆرەکان ئەوانی زالمەکان ئەوانە مەرەقیان شەڕە. بۆ نمونەی ساگەر دیکتاتۆرێک ببینی دەنابێت باشە گریمان ئەلێرە دەڕۆی دیکتاتۆرێک دەبینی یاخود لە هەر شوێنێک ئەو دنیاە چی بۆ دیکتاتۆرە دەڵێی؟ والله پێی دەرێم زالم مەلعون على سەدام حوسێن علامات تفون عليه دەکا لە شەڕی دەکرد و ماڵوێرانی دەکرد و خەڵکی قەتڵ عام دەکرد و ئەدی هەل علامات تفون علەتی دەکا وێنە شەڕ ماڵوێرانیە شەڕ کارە ساتە یا ڕەبی هیچ کەسێک تو شەڕ نەبی نابۆ شەڕ بژی ئاشتی بژی ئاشتی بژی ئاشتی. بۆ نمونە باسی منداڵ دەکرد لە شەڕ. من چیرۆکی منداڵێکم بینی لە سایتەکان زۆر ناخەژێن بوو بەڕاستی منداڵێک ئەو هەستەی هەبێ چۆن تعبیر بکاتن چۆن تعبیرێک بە فرمێسکە و تعبیری دەکرد کە دەڵێتن من ڕامان کرد لە شارەکەی خۆمان باوکم بەجێماوە خواردن بۆ سەربازەکان دروستکان بەڵام دڵنیام شەڕ دەکات لە پێناوی خاکی وەتەنەکەی بۆ پارێزگاری لە وڵاتەکەی. جا کە فرمێسی ئەو منداڵە ئەبینی هەستەکەی تۆ چۆن بڵێم منداڵێک لە ڕۆژێکی وەکو جەژن هەموو کەس باوکی خۆی بینێ ئەوم باوکی خۆی نابێت باوکی نەماوە جاوە چه هەستێکە جا ئایا ئەو کەسانە کە شەڕ دروست دەکەن شەڕ دەکەن
شەڕ لە پێناوی مانەوەی خۆیان و لە پێناوی ئەو وتم مادە و پەترۆل ئەو دەکەن چ حەسێکیان هەیە چ دڵێکیان هەیە چۆن دەخەون چۆن خەوێن لێ دەکەوێ ئایا تۆ بەوان دەڵێ مرۆڤ ئەوەی شەڕ پەرپا دەکە قەت مرۆڤ نییە قەت مرۆڤ نییە هەستی نییە چونکە تۆ ئینسانێکی زۆر بەسیت ئەگەر هونەرمەندیش نەبێ هەر کەسێک ئەو منداڵە ببینێ مستحیل بتوانێت شەڕ بکاتن مستحیل بتوانێت شەڕ بەرپا بکات چونکە هەموو شتێک بە مفاوەزات دەکرێت ئەگەر نیەتت پاک بێ شتەکان هەموو ئاساییە شەڕ بیاخوا کەس تووشی شەڕ نەبێ نە جەنگ نا بۆ شەڕ لا للحرب دەبێ بزانم مرۆڤ لە پێناوی چیدا شەڕ دەکات وەکو ڕێی خۆم ئەمن واس دەکەم لە پێناو ژیان خۆشی شەڕەکانیان ئەوەتە دەسەڵاتی هەیە داگیرکەرە تۆ حەزەکە ژیانی خۆش بێ بەڵێ لە ناوبردننی ژیانی کەسانی تر وا دەکات کە بۆ نمونە ژیانی خۆت خۆش بێت نام لەگەوەی نیم کە مرۆڤ بێ داگیرکەر بێ کۆمەڵێک کەسی تر ناو بە بۆی ژیانی وی خۆش بی بەڵام لە کاتێکدا ئەگە ئەو کەسانە بێن زوڵمی لێ بکەن بیان وێ ژیانی وی ناخۆشکەن ئەو کاتە دەتوانی بەرگری لە خۆی بکە ژیانی خۆی خۆشکە لێ نەگەڕێ خەڵکانیشتر ژیانی ناخۆشکە شەڕچی دەگەینە لە لای جەنابەت وڵا شەڕ نەهامەتیە شەڕ ناخۆشیە شەڕ قات و قوڕیە ینی شەڕ کۆمەڵە خەڵکانێک لە ناو دەچن ینی لەوانەیە هیچ تاوانێکی نەبی هیچ گوناحێکی نەبی ئەمە دەگەینێ شەڕی هیچ خۆشیێکی پێونیە تەنها شەڕ لە کاتێک دەکرێت من وا ئەوە ڕێی خۆمە کە کەسانێک بێن خاکت داگیرکەن بیان وێژانت ناخۆشکەن دەتوانی ئەو کاتە بجەنجی لە پێناوی خاکەکە داگیر نەکرێت لە پێناو نیشتمانەکەت ژیانی تۆ ناخۆش نەکرێت پێی دەڵێن بەرگریکردن لە خاک و نیشتیمان ئەم دەبینین لە ئێستادا ئەو وڵاتانەی کە زلهێزن لە دنیادا کەسانێکیان هەیە پێیان دەڵێن کەسانی شەڕان جێز و دیکتاتۆر ئەوانە دیکتاتۆرن کاک ئەوانە دیکتاتۆرن ئەوانە دەیانوێ دەوڵەتە زلهێزەکان ئەوانی بێدەسەڵاتن ئەوان لەناو بەرن بیان خۆن ینی سەرمایەکانیان هەموو بۆ خۆیان بێ ئەوانە پێیان دەگوتێت داگیرکەر هیچی تر ناگەینێ ڕای جەنابەت داگیرکەر بیر لەوە ناکاتەوە کە لەگەڵ داگیرکردنەکەی ڕوحی چەندەها کەس کەسی داگیرکەر تەنها ڕوحی خۆی لا گرینگە ئەگەر بیر لەوەی بکاتەوە کە چەندان خەڵک لە ناو دەسێت لە هەردوولا ئەو شەڕە بڕیاری شەڕ جەنگ نادا بەڵام ئەوە تەنها خۆی لا گرینگە و بیەوێ دەسەڵاتی هەبێ بیوێ زلهێز بی تەنها خۆی دەرکەوێ ئەوی تر لە ناو دەسێ گرنگ نیە لایوی ئەگە گرنگ بە شەڕی ڕانەدەگەیە ینی مرۆڤ گەیشتۆتە ئەو ڕادەیە کە لە پێناوی مانەوەی خۆی بەڵێ بێگومان چەندان دەبینین ئەرێ وڵا هەموو کەس دەوانەیە سەدان بە سەدان کەس بە ملیۆنیان کەس ناو بالەوەی تەنها گورچەکەوی لەق نەبێ کورسەکەوی لە ناو نەچێ بەس خۆی بمێتەوە کەست بۆتە قوربانی جەنگ بەڵێ کەس لە خانەوادەکەی بەڵێ ئامۆزان بوویتە قوربانی بابم بریندار بووە بەڵام الحەمدوللا ئەنجەلی نهاتووە دیار بابت لە ژیان داماوە نەخێر ئەفریکاتن بەو برینداریەی ئەمری خوای کردیا خۆت لە پاش نا بۆ برینداریە نەبوو بە ئەمری خوای گەورە خوافی کردی شاڵ لەگەر مردی هەموو لایەک بەڵام دەمە یەک شت بزانم لە زاری جەنابەت ئەو کاتی کە بابت بریندار بوو شەڕ کۆتایی پێهات لە پاشەوەی کە شەڕ نەبووی دەبێ بابت چی گوتوبی لە پاشەوەی کە بریندار بووە وەڵای تر بریندار بوو لە دوای وی کە قسەکانم دەبیست بەڕاستی پەشیمان بوو لەو شتانەی کە کردی بۆی ئەو کردی خەڵکانێت کە خواردی هیچ ئیسفادێکی لێ نەکرد جگە لە پێناوی خاک و وڵات ئامادەی لە پێناوی چیدا بجەنجی وەڵاهی لە پێناو شەڕەف دەجەنگم لە پێناو دینەکەم دەجەنگم لە پێناو ئاینەکەم دەجەنگم لە پێناو شتانە دەجەنگم گەر خاکەکەمیش پێویستی بە من بێ کە خەڵکانێک بێن بەنا حەق داگیریکەن کە بزانم ئێمە حەق لەسەر حەقین ئەو کاتەش ئامادەم بزەنگ بەڵێ بۆ ئاشتی بۆ پێکەوە ژیان بۆ ژیان گوزەرانی خۆش مرۆڤ لە پێناوی چیدا شەڕ دەکات شەڕ پەشیمانی هەموو کاتەکان ئینسان لە پێناوی سیاست شەڕ دەکا سیاسەتیش ئەوەیە هەر کەسێک سیاسەتی هەبی حتا مەسەرەن دوکانداربی محەمەلەچیبی ئەوزە دەستەڵاتداربی ئەوزە هەر دەستەڵاتدارێک بی سیاست ئەوەیە تو فێر لە خەڵک بکەیت بەڕاستی ئەگەر من سمەنی ئێستا من زیرەکتر بم فێری لێ دەکەم ئەوڕۆ محەمەلە کڕین و فرۆشتن دەوڵەتەکان هەموو لە بۆ بەرژەوەندی خۆیان
فێر لە کۆمەلگایەکەی خۆیان دەکەن یان فێر لە دەوڵەتەشکە دەکەن بەڕاستی لە لای من سیاست پەشیمانیە سیاست دەبی بە ڕاستگویانە کاک بەکرد ئەوانەی کە شەڕ دەکەن ئەوانەی کە مرۆڤ دەکوژن گوێ لە مۆسیقا ڕادەگرن هەرگیز بڕواناکە چکە هەر کەسە گوێ لە مۆزیک ڕابگرێتن ناوێت چاوی لە خیانەت بی ناوێت چاوی لە فرتوفێر بی ماری خەڵک بیتن ئەوڕۆ بەرژەوەندی سیاسەتەکان ئەو هایلاتیە هەر کەسێک ئێستا ئەو دەوی ئەوی داژیر کە ئەو دەوی غەدر لەوی بکە ئەو دەوی غەدر لەوی بکە بە هۆکاری ئەوەی کە ئەو کۆڕانەیە لە هەموو دنیاە بەرپا بووە حکوومەتەکانی دنیای هەموو خەڵکەکەی خۆیان وەکو برەی بەڕەڵا کرد باشە کاک بەکرد ئەوانەی کە شەڕ دەکەن بێگومان زۆر جار شەڕ غەریزەیەکی دەرونیە لە منداڵیەوە لەگەڵ کەسەکان دەبێت و تا لە کۆتاییدا دەیکاتە کەسێکی شەڕانگێز باشە ئەوانەی کە شەڕ دەکەن ئەوانەی کە کەسانی تر کەسانی بێتاوان منداڵ ئافرەت دەکوژن بیر لە خۆشەویستی و جوانی و مۆسیقا ناکەنەوە دەبی ئەوانە فکر لە مارومداری خۆیان بکەنەوە کە مارومدارەکەی خۆیان ئەگەر یەکێک پەنجەشیان لە بۆ درێژکە بزانە چەند پێیان ناخۆشە دەبی دایمەن فکر لەوەی بکەنەوە کە خەدەرکردن لە هەموو کەسەکانی بەرامبەر لە دەرێ و لە ژۆرێ بەڕاستی یەکسەر فکری مندارەکانی خۆی بکە بڕوا ناکەم قەت غەدر لە خەڵک بکە لە خێزانەکەی جەنابەت کەس بۆتە قوربانی جەنگ حتمما هەموو کەسێک شەهیدی دایە مەسەرەن ئەگە هەنا ئەتو جیرانێکتە دۆستێکتە کەسێکتە ئەگە هەنا کەسی شارەکەتە ئێستامە لەلایەنیمەوە ئەمە ڕۆژانە لێرە جێملۆ خەڵک دەبی هەدرێ بیلاروسیا ئەو هاو مەسەرەن ئۆکرانی ئەو هاو رووسیا ئەو هاو ئەمریکا ئەو هاوها کاکە تو فکرت لە درێت چاکە لە ماری خۆڕە دەست پێ دەکە ئەتوو بە خۆت خاکت داگیر کرێە ئەتو فکر لە خۆت بکەوە فکر لە ژیانی خۆت بکەوە فکر لە ژیانی مندارەکان و نەوەکانی خۆت بکەوە نەک فکر لە دەوڵەتەشکە بکەیەوە هاوە جەنجی ئینسان لە هەموو دنیادا هەر ئینسانە ینی بەبێ جیاوازی لە هەر شوێنێکی ئەو دنیادا کەسێک بکوژرێت لە ناوبردننی جوانیەکە لە ناوبردنی خۆشەویستیەکە لە ناوبردنی ڕوحێکە کە خوا بە جوانترین شێوە ئەو ڕوحی دروست کردووە دەمەوێ بۆ نمونە ئەگەر کەسێکی دیکتاتۆرت بینی چی بۆ دیکتاتۆرە دەڵێ هەرگیز پێی درێم ئەتۆ ڕۆژێک دەی دەمری یعنی لە کاتی سەرەمەرگدا ئینسانی ئەو کاتە هیچ کاتێک پەشیمانی دادی ناداتن ئەو کەسانێک کە جێ لە مۆسیقا ڕادەگرن هەرگیز قەت شەڕ ناکەن شەڕ لە پێناوی مانەوەی خۆیان و لە پێناوی ئەو وتم مادە و پترۆل ئەو دەکەن چ حەسێکیان هەیە چ دڵێکیان هەیە شەڕمال وێرانیە شەڕ کارە سات هەموو هات پێناو شەڕەف دەجەنگم لە پێناو دینەکەم دەجەنگم لە پێناو ئاینەکەم دەجەنگم حل لە سەرتای ژیانی دروستبوونی کورد تاکو ئێستاش شەڕ بەردەوام شەڕ دەکات لە پێناوی ئەوەی کەەوە خەڵک بچێسێنتەوە ئەوە شتێکی باش نییە مرۆڤ لە پێناوی چیدا شەڕ دەکات بەڕاستی سەرتا دەستخۆش بۆ ئێوە شەڕ شێوازیە شەڕ هەیە بۆ نان شەڕ هەیە بۆ ئازادی شەڕش هەیە بۆ داگیرکاری هیچ شەڕێک ئەسبابی نییە بڵێن بێ ئەسباب بیتن هەموو شەڕەکان بە ئەسبابە ئەو شەڕانی کە ئێستا دەکرێن بۆ داگیرکاریە ئەوەی کە لە دەروی کوردستان دەکرێتن و لە وڵاتانی ئەوروپا ئەو شەڕانی کە زۆر کاتیش دەکرێت لە بۆ نمونە لە ساڵی 2023 شەڕکراکە لە عێراق ئەمریکا هات ئەو شەڕ بوو بە ناوی شەڕی ئازادی و شەڕی نان بوو شەڕی ئازادی و شەڕی نان بوو بەڵام بە هەموو شێوەیەکان شەڕ ناخۆشە شەڕ وێرانکاری بەدواوەیە چی بە کەسانی شەڕانجێز دەڵێ یاخود بۆ نمونە ڕۆژێ لە ڕۆژان کەسێکی دیکتاتۆر ببینی ئەوەی کە ئامادەیە لە پێناوی مانەوەی دەسەڵاتەکانی خۆی ڕۆحی چەندەها کەس ناو ببات چی پێ دەڵێ دەڵێم تۆ مرۆڤنی چکە تۆ لە پێناوی بەرژەوەندی خۆت خەڵک دەکەی قوربانی خەڵک دەکوژی بۆیە شەڕ ئەگەر بێ شێوازێت لە چوارچێوەی ڕێزمانەکەی بخینیەوە شەڕ وشێکەشی ناخۆشە نەک داهاتوەکەی نەک بەرهەمەکەی لێکەوتەکانی تێکدانە شێواز ژینگەیەکی وڵاتێک شارێک گوندێک لادەیەک کورد زۆر زەحمەتی دیتێ بەرامبەر شەڕ حل لە سەرتای ژیانی دروستبوونی کورد تاکو ئێستاش شەڕ بەردەوامە دەبێ ڕقمان لە شەڕ بێت نابۆ شەڕ باشە شەڕ جگەلەوەی کە ڕوحەکان لە ناو دەبات شەڕ چیتر دەکوژێت شەڕ جوانی ژینگە باڵندا گیانلەبەر جوانی هونەر
جوانی شێوەکارێک کە دەست پەنجەی پێ ڕەنجین دەکات دەست پەنجە ڕەنجەکانی خۆیەوە. ئێمە وەکو جەنابەت باس کرد کە میلەتێکین ینی بە شەڕ دروست بووین هەمیشە لە وڵاتەکەماندا کەسانێک کە بوو نەچاوێن لەوە بە کە وڵاتەکەماندا گیر بکەن و شەڕیان بەرامبەر ئێمە کردووە. کەست بۆتە قوربانی جەنگ؟ بەڵێ خارێکم ئێستاش نەدیتراوە ڕۆی چۆن بوو بۆ قوربانی شەڕی عراق و ئێران. بەڵێ لە پێناوی چی؟ لە پێناوی داجی کاری دوو وڵاتی زلهێز بۆ بستێ خاچی خۆیان هەر لایەک. ئەو شەڕێکی ئێستا لە دنیادا هەیە وەکو کەسێک وەکو ئینسانێک کە بۆ نمونە دەیبینی لە تیڤی و لە سوۆسیال میدیا و لەو شوێنانێک کە باسی شەڕ دەکرێت لە ڕووی دەرونیەوە هەست بەچی دەکەین. زۆر خراپە لەوانەیە ئێمە لە وڵات لە کوردستانین زۆر کات حەز بە ئازارەکانیان بکەین بەڵام لەوانەیە ئەمە نەزوانین نتوانین حکم بکەین و نتوانین شی بکەین و ئەو شەڕە پێراوی چێ لە بەرژەوەندی چیە ئەگەر داجی کاریە ئەگەر ئایا بەرژەوەندی وڵاتەیە ئەوە لە لای نێمەوە لەوانەیە ئەمە مەعانەتە ئەمە دوتمان بەسەر ئێمە داهاتووە بەڵام ناڵەی مناڵێکی ئۆکرانی و هاواری دایکێکی سەربازێک و ناڵەی ژنێکی سەرباز لەوانەیە ئێستا بڕۆلەکەن هەرداکە کوردێکی ئێستا بپرسا ئەو ئەزانێت ئێش و ئازارەکەی چۆنە هەست بە وێش و ژانە دەکات. زۆریش باشە چی بەو کەسانە دەڵێ کە لە پێناوی مانەوەی هەندێک کەسی تر بوونەتە قوربانی؟ تکایە بەسە باواز لە شەڕ بینین ئەوەی بە شەڕ دەکرێت بە گفتوگۆش دەکرێت. مرۆڤ لە پێناوی چیدا دەجەنجێت؟ لە پێناو ژیان دەیوێ بژی دەوێت زیاتر بژی دەیەوێت ژیانێکی بەخۆشی و بە سەعادەت و کەرامەت بژی لە بۆ هەندێ ئەوەی دەکات جیهاد دەکات و دەگوون ئەوە ئێستادا دەبینین کەسانێک هەن شەڕ دەکەن وێرانکاری دروست دەکەن وڵاتێک خاپور دەکەن چەند ڕۆح لە ناو دەبن ئەوە لە پێناوی چییە؟ ئەوە لە پێناوی ئەنانیەتە لە پێناوی ئەنانیەتە خۆی دەوێت خەرچی ناوی یانێکە کابراایەک بێوێ عالم هەمووی وەکو بە خۆشی بژی ئەوە ناکە بەسەوە ئەنانێتە بەس دەوێت خۆی چ ژیانێکی بڕێک درێژتر بێت چ بە خۆشی بی خەرچکە دەمری نامری لە کنەوی ئەوەی نییە ینی حسابی نییە یان ئێستا مەسا ئەو قیادانەیمە ئەو قیادانەیمە جا نازەمە تو چی ئەوە چی ئەو قیادانەمە دیانەوێت زیاتر بخۆن و زیاتر بژین و خەرچکە چی لێدە لە جێلێنە شەڕچی لە دوای خۆی بەجێ دەڵێت شەر تەبە ماروێرانە منداڵ هەتیم دەبی ژن بێوە ژن دەبی زەلام بێکوور دەبینی ئەوە ماسات بەجێ دێن ئەو کەسانەی کە ڕوحی شەڕانجێزیان هەیە بیر لەوە ناکەنەوە کە شەڕ ماڵوێرانی دروست دەکات و منداڵ بەبێ باوک دەکات دووارە دەرم هەر ئەنانیەتە دەیەوێت خۆی لە پێشەوە بی لە پێناوی خۆی ئامادەیە لە پێناوی خۆی ئامادەیە هەموو خەرک بمری ئەو بەس بەخۆی بمینی زۆربەی ئەو کەسانە لە ناو خەڵکدا پێیان دەڵێن کەسانی دیکتاتۆر گریمان جەنابەت ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر دیکتاتۆرێک ببینی چی پێ دەڵێ؟ وڵای دیکتاتۆر هیچ پێ ناگوتی چکە دیکتاتۆر قسەی لەگە ناکرێت چکە قابلە دیکتاتۆر کە کابرا عمری دەگاتە 56 ساریان لە 30 ساری لە 20 ساری دیکتاتۆر خۆ بای هەندێ ئەوەی هەیە تەجروبە هەیە بەس هیچی پێ ناگوتری هەر لێرە هەر دەرێتەوە هەر دەبینێتەوە شە و ئەنانێتە ئەمە ئەنانەتم پێ مهمە چکە بەس خۆی دەوێت کە کابرا خۆی بێوێ ئیتر جێنایەتە ئەوە دیکتاتۆرە تاوان دیکتاتلۆی بیتە دیکتاتۆر چکە خۆی دەوێت خۆپەرستە ینی مرۆڤ گەیشتۆتە ئەو ڕادەیە لە پێناوی مانەوەی خۆی لە پێناوی ئەنانیەتی خۆی خۆپەرستنەکەی خۆی جێ لەوە نییە کە چەند ڕۆح دەکوژرێت و لە ناو دەبرێت تامە جێلێنە هیچ جێلێنە حتا لەوانەیە منداریشی بمری زۆر جێلێ نەبی بەس بە خۆی بمینێ و خلاص ینی منداڵەکانیشی بمرن ئاسایی بێتە دەرەجەی ئەوەی کە منداڵەکانیشی بمری جێلێنێ بەس بە قوربان چکە بە زۆر دیتمان زۆر ڕئیس جمهوریەوانە ئەوە کوڕەکانی خۆیان کوشت ئەوەی خۆی بەس لەو خۆیان بمینێن کەست بۆتە قوربانی جەنگ ئەمە نەخێ نەبێت بەخۆم بووین بە قوربانی جەنگ قوربانی جەنجی جەنگ چی خوشەندی لا بمری ئەوە قوربانی شەندێ بمری ئەوە ئەستا هەموو ملەتی کوردی هەمووی بیتە قوربانی ملەتی قوربە لە دەست دیکتاتۆری نوێ و کەون هەمووی خەرک بیتە قوربانی وەڵام درێن بۆ شەڕ ئەگەر پێویستی کرد مرۆڤ لە پێناوی چیدا شەڕ دەکات؟
هەندێک شت هەیە مەبادئە یعنی مەسەلەن برێن کە شەڕ دەکەی تووشی شەڕ دەبی لەبەرەوەی چی هەندێک مثلەن شتەکە بە حەقی خۆتی دەزانی ئەو حالەتە واریدا مەسەلەن دەبی تو بیکەی قەیناخ دەزانیت تو شەڕ مەسەلەن بەروەکت دەگریتن دەبی مەجبوری ئەتو شەڕەکەی بکەی ئەوە جیایە بەس شەڕ في سبيل ئەوەی لە ئینسانیەتت بکاتن نەیکەی باشە یعنی ئەتو ئەوەی دەکەی في سبيل خزمەتی ئینسانیەت بیتن نەک شەڕەکە لە ئەوەی بیتن کە لە بۆ دیکتاتۆری و خۆ چەسپاندن و خۆ بە گەورە زانین ئەوە شەڕێک لە پێی ناوی مرۆڤایەتیە ئەو شەڕەیە لەبوو ئەوەی خزمەتی ملەتەکەت بکەی مەسەلەن برێن ئێستاکە بابرێن حالیان لە کوردستانی خۆمانێن ئەو شەڕێ دەکەی لە کوردستان لە خزمەتکردنی ملەتەکەی بیتن نەگوڵ و دەوڵەمەندکردنی بەرپرسەکان بیتن جا وایە ئەجا خۆشتەکە وازعە ینی ئەمن هەرچەندە بیشیرێمەوە ئەو شتەکە لە پێستاوان دیارە وایە وەنیە دیارە خۆشتەکە ئەمن لەوانەیە خۆیان قبلە خۆیان ئەو ناکەن ئەو خەڵکەی کە هاتیتە سەر ئەو وەزای ئێستا ئەوانەی کە بەرپرسن هاتینە یعنی بە چی هاتنە سەر ئەو وەزای خێر ئەمن و ئەو دەورا پشتەکەم ئەوانەمانی نایەوە ئێستا دەبای خزمەتمان بکەن خزمەت بکەن بە ئیشێکی ئینسانی وەبی برێن مەسەلەن برێن ئەشەدەم بالله ئەمە ئەو ماندی بوونێ ئەو شتەی کردمان شتێکی هاتەکایەوە بەس ئێستا ئایا ڕاستە شتەکەی هاتتەکایە مامەساجیان ئێستا دەبینین لە دنیادا شەڕە لە زۆربەی وڵاتەکان شەڕە ڕۆژانە چەندەها کەسی بێتاوان دەکوژرێت ئێستا لە کڕواتیایە لە هەبجێک ئۆکرانیا برێت ئەوانە ئەو شەڕە لە پێی ناوی چییە ئەو شەڕ لە پێناوی خۆ فەرزکردنە خۆ فەرز دەخاتن بە حسابی ئەوەی یعنی چییە مەسەلەن برێن ئایا لە ناحیەی چەک و سلاح و ئەو مەسائلانە یعنی بێباکە یعنی هیچ ئەوە چی نیە حساب لە بەرامبەرەکەی ناکاتن یعنی ئایا ئەوە خەڵکەکە مەسەن دەوێت خزمەتی ملەتی خۆی بکە یاخود خەڵکەکە دەیەوێتن وڵاتەکەی خۆی بژێنی بکاتەوە بمچینە لەوانەیە من خۆم بەهێز دەزانم دەمەوێت نەگاتەوە ئامانزەی غەدی لێ بکەم بە حالت بە ڕێی من ئەوە ئێستا شەرچی بەجی دەهێڵێت ماروێرانی لە ماروێرانی بەجی دێلیتن ئیچیت کەدا ئەوانەی کە شەڕ دەکەن و ئەو ڕوحە بێتاوانانە دەکوژن بیر لەوە ناکەنەوە کە شەڕ ماڵوێرانی بەجی دەهێڵێت ئەخ دکتاتۆریێت وانە دکتاتۆریێت وانە دکتاتۆریێت لۆچێ خۆفەرزکردنە بەچی پێ نییە ینی برێ من بە هەر شێوەی بمیم ئەوەیە خۆی سەرکەوی خۆی بەدەسەڵاتی بەدەستەوە بی خۆی بتانیتن زیاتر زەختت لێ بکاتن زیاتر وێرانت بکاتنەوە دکتاتۆریێت چیت پێ دکتاتۆریێت ئەوەیە مامۆستاگەری سەر دکتاتۆرێک ببینی چی پێ دەڵی دکتاتۆرێتی ببینم محارەبەی دەکەم ینی بەرەنگاری دەبمەوە بەس شێوەچی وا بە شێوەی ئەوانە مەسەن لەوانەیە ئەمنیش وەچوی خراپ بم بچم چەکی هەرگرم بەس بچینە بە تەوزی مەسەلەن برێن بە نەسیحات بە شتی ڕێک و پێک بە شتی ئاداب و ئەخلاق بتانم بهین بەسەر ڕێگایەکەی بەدیلی شەڕ و جەنگ چییە مامۆستا بەدیلی شەڕ و جەنگ خزمەتکردنی ملەتە خزمەتکردنی ئەو دەورا پشتەکەی خۆتە ئەمن ئێستاکە ماڵم نارەکەم دەتوانم ئەو مالوم ناڵێت تووشی مەئەسات و تووشی ناخۆشی بکەم شەڕ بکەم لەگەڵ لەم دانیشتێک کاکسایدی شەڕ بکەم لەگەڵ مشکلە دروستکە ماڵ و مندانیشم نەحوێتەوە بەس نعینی کات دەتوانم ئەمن خزمەتی ئەو مامدا ئەو بنەما ئەوی خۆم بکەم بە چتەکی بەبێشتر کەست بۆتە قوربانی جەنگ بالتأكيد دولة مشتركة أما يعني هي لو كردستاني كنبي هي نيل باورناكم لو كردستاني أو يبقى أنفال مان بسرهات أو يبقى كيمياء باران بسر معنا أو يبقى مثلا إعدام والرمي ومسائل يشتوها أو همي أوانية اللي بس الشيء بس أو كردستاني ده ما مس أواني شريان كرد سودي شامبيني شو سودي شامبيني ئەخ تازە هاتمۆ ئەوەی کە گوتمە ئەوەی کە شەڕی کرد هەندێکیان لەوانەیە بە حەقی خۆی دەزانانی لە بەرەوەی دیفاع لە خۆی دەکات ئەوە حەق ئەو شەر ئەوەیە بەس ئەوەی شەڕ دەکات لە پێناوی ئەوەی کەەوە خەڵک بچێسێنتەوە ئەوە شتێکی باش سەربازێک باسی یەکێ لە ناخۆشترین ڕووداوەکانی خۆی دەکات لە جەنگ دەڵێ ئەمڕۆ بە ناچاری تەقەم لە سەربازێک کرد سەربازەکە کەوت بە ئەرزدا و لەو کاتێک کە کەوت ناوی ژنەکەی دەهێنا دەیگوت ماریا ژنەکەی ناوی ماریا بوو کە کەوتە ئەرزەکە و مرد بینیم ملوانکەیەک بە گەردەنیەوە بوو وێنەی خۆی و هاوسەرەکەی تێدا نەخشرا بوو
منیش کەم وێنەیەم بینی زۆر غەمم خوارد. من زۆر بەدەگمەن کەسەکان دەکوژم، تەنها نیشانەکانم لەسەر پێی کەسەکانە، برینداریان دەکەم بەس لەبەرەوەی کە بە دواماندا دەکەون. کامەم بینی خۆمم لە پێش چاو کەوت، بیرم لەوە کردەوە خۆ دەبێ ماریا ئێستا لە چاوەڕوانی پیاوەکەیدا چەند من پێچ و بلوزی چنیبی تاوەکو پیاوەکەی لە جەنگدا بکەڕێتەوە. شەڕ ناخۆشترین و ناشرینترین فکرەی بەشەرە. لە مناڵی بیرم لەوە دەکردەوە کە منداڵەکان گەورە دەبن دەبێت لە پێناوی چیدا بجەنگن، بەڵام لە ئێستادا لەوە گەیشتم کە زۆر جار ناچار دەکرێن بۆ شەڕ بکرێن. گەورەکان دیکتاتۆرەکان لە شوێنە گەرمەکانیاندا دانیشتون و بڕیار دەدەن، خۆوان لە ژێر باراندا بڕیار نادەن، لە شوێنە گەرمەکانیاندا بڕیار نادەن. خۆزگە و فیشەکەی کە و سەربازەم پێکۆشن ڕووی لە سەرۆکەکانی باە سەرکەم بکوشەوە. شەڕ کارەسات بەجێ هەڵێت، وڵاتێک وێران دەکات، جوانترین ڕۆح خۆشەویستی عەشق دەکوژێت. ئەوەی کە لە جەنگدا بەجێ دەمێنێت وێرانکاریە، قوربانیە، منداڵی بێباوکە. شەڕ ناخۆشترین شتە لە دنیادا، تکایە واز لە شەڕ بێنن. شەڕ لە پێناوی هیچ دامەکەن. مرۆڤ زۆر لەوە گەورەترە کە لە پێناوی مانەوەی خۆیدا، لە پێناوی زاڵبوونی خۆی شەڕ بکات و ڕوحی تر بکات بە قوربانی خۆی. نابۆ شەڕ، بەڵێ بۆ ئاشتی. ئەمنە زۆری براهیمم پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر هیوای وڵاتێکی دوور لە شەرتان بۆ دەخوازم. هەمیشە بەختەوەر بن. نابۆ شەڕ، بەڵێ بۆ ئاشتی. خواتان لەگەڵ.